10 ساڵ لەومەبەر و لە شەوی 5 کانونی دووەمی ساڵی 2011 مامۆستا کرمانج عومەر دامەزرێنەر و ڕاهێنەری گشتی پەیمانگای هونەری بەرگری بە جەڵدەی دڵ کۆچی دوایی کرد. مامۆستا کرمانج یەکێک بوو لە کەسایەتیە دیارەکانی وەرزشی هونەری جەنگی و خاوەن سەدان قوتابی بوو. دلێر حەمە کەریم کە ماوەی 15 ساڵ قوتابی مامۆستای کۆچ کردو بووە بە دڵی پڕەوە باز لە کەسایەتی بەرز و بەهێزی مامۆستا کرمانج دەکات و دەڵێت کەسێکی بێوێنە بووە. بەڕاستیمای ئەو 5 ساڵدا زۆر شت فێر بووم. یەکێک لەوانە بەڕاستی وای فێرکردم کە ڕێز و احترامی گەورە بگرم، پچوو بگرم، وەرز بگرم، وەرزشکار بگرم، بتوانم بەدڵێکی فراوان بە شێوازێک وا بم کە ڕق و کینەم نەبێ بەرامبەر هیچ کەسێکی وەرزشکار. ناتوانم بە چەند وتەیەک باسی و پیاوە بکەم. زۆر لەوە هەڵەگرێت و زۆر لەوە بەرزتر و بەهێزتر بووە. پیاوێکی ئەلحەمدولیلا خۆڕاگرت بووە بەرامبەر هەموو کۆسپەکان. وەکو وەرزشکار کەسێکی سەکەوتوو، کەسێکی ئەوە بووە کە هەموو کەس شانازی بۆ پیاوە کردووە. بەڵام سوپاس بەخۆی بەدگار کارێکی نەکردو لە کاتێک کە خوا نەخواستە کەسێک لە خۆی عاجز کات. یعنی بەڕاستی من ناتوانم ئێستا باسی و پیاوە بەڕێزەکەم. یعنی ئێستا لە ناخدمەوە بەڕاستی ئێستا ناتوانم زۆر باسی و پیاوە بکەم. بەڕاستی کەسێکی زۆر خۆشەویستی من بووە. کەسێک بووە کە بۆ هەموو شوێنێک بۆ هەموو شوێنی منی بردووە من نەچوو بۆی شوێنێک. بەرپرسی دەستەی ڕاهێنەرانی وش و کۆنگفۆی سلێمانی کە خۆشی یەکێک بووە لە قوتابیەکانی مامۆستا کرمانج لەسەر ڕۆڵی مامۆستا لە پێشخستنی هونەری بەرگری دەڵێت مامۆستا کرمانج یەکێک بوو لە پایە سەرەکیەکانی کۆنگفۆ لە سلێمانی. سەرەتای دەستپێکردنم لەم هونەرە بەرگریەکانە بەتایبەت کۆنگفۆ من قوتابی ئەو پیاوە بوو، شانازی پێواکەم. ئەو پیاوە ئەتوانم بڵێم مەدرسەیەکی زۆر تایبەت بوو سەبارەت بە هونەری کۆنگفۆ بەتایبەت لە کوردستانی خۆمانە و بەتایبەت لە ناوچەی سلێمانی و دەوروبەری لەبەرەوەی پیاوێک بوو. یعنی بەڕاستی مستەوایکی زۆر باشی هەبوو لەو کاتەیە بوو. ئەو کاتە مستەوایکی زۆر بەرزی هەبوو. کابرایە بەڕاستی مستەوایکی وای هەبوو کە یانی بڵین توانی چەندین جیل پێ بگەێنێ لە هونەری بەرگریە بەتایبەت کۆنگفۆ. بەتایبەت مامۆستاش یەکێک بووە لە پایەکانی هەسانەوەی هونەری بەرگری بەتایبەت لە سلێمانی و دەوروبەریدا. ڕاهێنەری گشتی پەیمانگای هونەری بەرگریش باز لەوە دەکات کە لەسەر وەسێتی مامۆستا کرمانج پەرەیان بە پەیمانگاکە داوە و لە چەندین شار و شارۆچکە بنکەیان هەیە. مامۆستا بەڕەحمەت بێ سەرەتای دامەزانیە پەیمانگای کە ساڵی 1991 بووە. من عرضم کرد لە ساڵ 1970 بە خزمەتی گەیشتم. لە ساڵی 2000 وەکو یاریدەدەرێکی ڕاهێنەر لەم پەیمانگایە بووم. هەموو ئاوات و هەموو غەمی ئەوە بوو هەموو گەنجەکان لە شتە بەتاڵەکانەوە بگەڕێنەوە بۆ شتی بەسوود، بۆ تەمرینی بەسوود، بۆ خوێندنەوەی بەسوود، بۆ شتانەی کە گەنج ئەگباتە لووتکە. هەموو ئاواتی ئەوە بوو کە لە شار و شارچکەکاندا ئەم پەیمانگا لق و فراوان بێت. بەڵام تەمەن مۆڵەتی نەدات لە تا سەردەمی خۆی کە بەڕەحمەت و تا 2011 لە سێ لقمان بنکەمان هەبوو پابندین بەو وەسێتای کە خۆی کردوێتی وەفای وەکو وەفایەک بۆ ئەمەسای بەڕەحمەت بێت. درێژەمان داوە لە چەندین شار و شارچکەی تر بنکەمان کردوێتوانێ و ئەو دڵسۆزەی کە ئەو هەیبوو بۆ ئێمەش بۆ فێرخوازەکانی خۆمان ئەمان بێت ئینشاءڵڵا. کرمانج عومەر خدر لە ساڵی 1970 لە گەڕەکی کانی ئاسکانی سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1984 دەستی بە هونەری کۆنگفۆ کردووە. لە ساڵی 1970 بەشداری پاڵەوانی تێک دەکات و لە سەراستی عێراق پلەی دووەم بەدەست دێنێت. دواتریش لە ساڵی 1990 پەیمانگای هونەری بەرگری دامەزراندووە. زیاتر لە 1000 قوتابی هەبووە و 50 قوتابی لەسەر دەستی گەیشتون بە شاڵبەندی ڕەش و 600 نمایشی لە شار و شارۆچکەکانی کوردستان ئەنجام داوە. دوجار باش تەمەنێک لە خزمەتکردن لە تەمەنی 41 ساڵیدا و لە 5 کانونی دووەمی ساڵی 2011 کۆچی دوایی کرد و بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرفراوان لە دۆستان و قوتابیانی لە مەراسیمێکی شایستەدا بە خاک سپێدرا. هەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.